ئەوە منم کە ئێواران زەردەبم و با شەکەتمەکا لە ڕامۆسین. ئەوە منم زەردەبم و ئەچمە ژێر چەتری خەیاڵ. زۆر ماندوم بەدەست قەدەری دوورینەوەی خەیاڵ و پێکی نابینای عشقم. ئەها چۆن ئەڕوانیتە ڕۆحی ئەوینم، سەرەپاش جەرگم ژان دەکا. تۆش ئەی یارم ئەبیتە ئەو ماسیەی تەڕیت لە سینەما جێ ئەهێڵی. ڕووبار هەر کاتێ بێ وشک ئەکا وەک دڵی من، وەک حەزی من. تۆ چیم بۆ ئەهێڵیتەوە جگە لە مەراق. یەقین لە ناڵەکانی خۆم چەندە ڕقم دەبێتەوە. تەماشاکەن چه هەستێکە لە گەرومدا، کە بۆ سنگی هەورێکی دەغڕشت و دەمباتەوە. دەڕژێم تنۆک تنۆک بۆ دواساتی تەلیسمێ لە خۆر، کە دەخزێتە گەروی تاریکاییەوە. گوڵەکەم تەمیەم یاوارەیە بریتیە لە کەبوونی گەروی من. وێنەی بەفرە توێمەوە ئەم یاوارەیە مەستە لە چاوەڕوانی گوڵە نازنازێک بۆ خۆر، کە مەرگ بایەکی شەرمنە بێباکانە دەینووسێنێ بەخۆیەوە. تەماشا ئەشک لە ئاسمانم دەبارێ و پاییز لە تەنیشتمە زەر دەچێتەوە. من دەزانم گەر تۆ نەبای نە ژیان دەبوو، نە سێ و نە بەهەشت دەبوو، نە نەفرەت گەر تۆ نەبای هیچ شتێک نەئەبوو. گەر تۆ نەبای هیچ شتێک نەئەبوو. وەکو شاعیرێک وەکەوەی کە من ئەنووسم بڵین لە ساڵەکانی 84 86ەوە پێم وانییە بە گوێرەی پێویست بێ بەتایبەت لە هەرێمی کوردستانە و شاعیران بۆ شێوە خزمەت ناکرێن کە خزمەتێک بێ بۆ دەست و قەڵەم بۆ ئەدەبی کوردی و شعر و ئەدەبیاتی سەردەمیانە بە تایبەتی. هیچ خزمەتێکی تایبەت نییە بۆ شاعیران. ئەنی ڕاستە کتێبەکانش کە چاپەکرێ هەر شاعیرەکان بزۆری لەسەر ئەرکی خۆیانە کەمنە و کەسانێ مەگەر پشتیان بە پشتی دەسڵاتدارێکەوە بێ با بڵێن حیزبێکی سیاسیەوە بێت تا کتێبەکانیان بۆ چاپکە. ئەینە زۆری شاعیرەکان چاپکردنی کتێبەکانیشان لەسەر شانی خۆیانە لەبەرەوەی هیچ جۆرە خزمەتێکی با بڵێن ئەدەبی کوردی و ڕۆشنبیری ناکرێت لە بواری شێعردا لێرە بەتایبەت ئافرەتان. وڵا گرنگی خۆی هەیە طبعاً پاییز خۆی با بڵێن کۆمەڵێ سەفەر و گۆڕانکاری و وەرین و زەردبوونی گەڵاو ئەمانش هەمووی ئەم جۆرە سروشتانە کە لە پاییزدا بینرێ لە ڕۆحی بەشەرەتی شابینرێ هەر وەکو یەکە وەکۆی کە من لە پارچە شارێک ماوتم من و پاییز لە یەکەچین وەکو یەکین لە هەڵوەرینیشە هەر وەکو یەکین لەبەرەوەی کە مردنی شەیە لە ژیانە و وەرینی شەیە لە شێوەی گڵاو سروشتە ئەو دوشتە لە یەک کەچێ تاوکەری یەکتریە بەڕای من. بەڵام ئەمەش خزمەتێکی باشە بەڵام نەک بە دەگمەن بێ ینی کەم ئەبینرێ ئەگەر زۆر بێ با بڵێن بەرنامەی تایبەتی بۆ دانرێت لەلایەن ڕێکخراوەکانەوە و لەلایەن ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری و بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ ئیشێکی تایبەتی دیاریکراوی بنچینەی بکە لەسەر ئەدەب و شعر. بێگومان ئەم کۆڕە شعریە زۆر گرنگە ئاوردانەوەیە کە پێشەکی لە وەسەتی ئەدەبی لە بواری هونەری لە بواری ئەدەبیە چونکە بەڕاستی ئێمە وەسعێتێک هاتە پێشەوە ماوەیەک دابڕان و ماوەیەک دوورکەوتنەوە لە کۆمەڵگاکەیمە بەبوونی ئەو هاتنی و نەخۆشی و شەپۆلی ئەو ڤایرۆسی کۆرۆنایەوە خەڵکێکی زۆر دابڕا لە هەموو
ئارەزوەکانی و هوەرەکانی و ئێستا ئەم جۆرە کۆڕە زۆ گرنگێکی باشی هەیە گرنگێکی پێویستە حتمما ضرورەتێکی ئێستاە و بە تایبەتی ئاوردانەوە لە شاعرە ژنەکان و دەرخستنی توانەکانیان بێگومان ئەمە بە بەرز نرخێنین چونکە زۆر ضرورە لەبەرەوەی کە ئێمە ژنانێکی زۆرمانەیە ئەنووسن بەڵام ناڵێن ینی ناتوانین بڕێن هەمووی شاعرن بەڵام گرنگەوەی ئەنووسن قەڵەمێکی زۆر جوانی شاعرمان هەیە شاعری ژنمان هەیە بەڵام هەم برێویان پێنەدراوە هەمووکو کۆمەلگا دەرفەتیان نییە و هەمیش هەموو بارود و ناخۆش و سەختەکان کە یەکەم جار ڕوبەڕووی ئافرە دەبێت و ئافرە دەبێت بە قوربانی و بە زەحیە.